سڵاتان لێبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕۆ تۆفیق خێمشەی بەرنامەی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر ئەو پرسانی کە پرسی نیشتیمانی و نەتەوەیین تێکەڵاوەکرێن لەگەڵ کێشەی هێزە سیاسەکان لە هەرێمی کوردستان. زۆر جار ینی ئەو پرسانەی کە پرسی نەتەوەیین و پرسی نیشتیمانین دەبێتە ینی قوربانی لە نێوان لە هێز و لایەنە سیاسەکان کە لە هەرێمی کوردستانە. زۆر جار ململانەی ئەو هێزولایەنانە دەگاتە ئاستێکی توند کە ئەو پرسە نەتەوەی و نیشتیمانیانە ینی بەڕاستی کاریگەری زۆر قورسی لەسەر دەبێت. بە تایبەتی ینی پرسە نیشتیمانیەکان کە مەسەلەی پاراستنی خاچی هەرێمی کوردستانە، خەڵکی هەرێمی کوردستانە، دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانە، ئەمانە کە ینی ئەرکی هەموو هێزولایەنە سیاسیەکانە بەبێ جیاوازی و ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە بەبێ جیاوازی کە لێرە و لەوێ لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان ئەم بابەتە بە پرسێکی نەتەوەی و نیشتیمانی سیر بکە و لە چوارچێوەی هێڵی سووری نیشتیمانیدا بێت نەتوانرێ لەلایەن هیچ هێز و لایەنێکەوە لە دەرەوە یاخود لە ناوخۆ ببەزێنێت. چێ بەرپرسە لەوەی کە واکات ئەم بابەتە گرنگانە لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان کێشمی قوڵی لەسەر دروست بێ و زۆر جار پرسە نەتەوەی نیشتیمانیەکان ببنە قوربانی و لە ڕێشیانەوە خەڵکی هەرێمی کوردستان یاخود خەڵکی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان زەرمەندی یەکەم بن لەم بابەتە هەستیار و گرنگەدا. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم برای بەڕێزمان کاک پێشڕەوەیسی کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە سوپاسەوە لە شاری هەولێر لەگەڵمانە، هەروەها بڕیارە کاک گیوا سەید سەلیم ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێسان بۆم نایە ببورن حیزبی زەحمەتکێشانی کوردستانیش لەگەڵمان بێت، ئەویش لە ڕێگەی سکایپۆل لە ڕەواندز لەگەڵمانە بێ. بەخێر بی کاک گیوا جەنابیشت. کاک پێشڕەوەگە سەرەتا لە بەڕێزەوە دەست پێ بکەم، ینی کۆمەڵێک پرسی گرنگ هەیە بەڕاستی کە لە هەرێمی کوردستان زۆر جار کە دەتەوێت لەسەر ئەم پرسە بدوێیت، یعنی ڕاستەوخۆ کێشەی نێوان هێز و لایەنە سیاسیەکان دێتە پێشەوە لەسەر ئەو پرسە گرنگانەوە وا دەکات، یعنی بەڕاستی بەهۆی ئەوەی کە ململانی توندی سیاسی هەبێت لە نێوان هێزە ڕکابەرەکان لە هەرێمی کوردستان پرسە نەتەوەی نیشتیمانیەکان وەلا بخرێت، ئەوەی کە خەمی ئەو هێزولایەنانە بێت تەنها ململانی توندی حیزبایەتی و زۆر جاریش ململانی تاکە کەسیتیەکە. ئەمە بووای لێ هاتووە لە هەرێمی کوردستان. بەڕاستی ئەم کاتێ ئێوە باش، ئەم کاتەی میوانی ئازیز و بینەرانتان باش، لە ڕاستیە لە کۆی دنیا لە جوگرافیا جیاوازەکان لە نەتەوە جیاوازەکان بابەت گەلێک هەن کە هەمووی لەسەری کۆکن ئەم بابەتانە پەیوەستن بە پرسی نیشتیمانیەوە، تێیدا هەم ئەوانەی کە بەشدارن لە دەسەڵات هەم ئەوانەی بەشداری نین لە دەسەڵاتی ئەم جوگرافیا جیاوازانە لەسەریا کۆکن کە ئەمانە بابەت گەلێکن پێویست ناکە بە هیچ شێوەیەکتی هەڵچێش بکرێن بە ململانەیە حیزبیەکان. ئەمانە باشتر لەو نەتەوانە بەدی دەکرێن کە دام و دەستگاکان تێدا بە شێوەیەکی قوڵ تێدا چەسپیوە. من دەمەوێت لێرەوە ئیشارە بە قسەی پیاوێکی گەورەی جیهان بکەم، جیاوە ئەمی شەقسەیەکی هەیە کە باەخە دەڵێ جیاوازی نێوان ڕۆژهەڵات و ڕۆژئاوا سێ خاڵە، ئەوانیش بە دەستگایی من بۆ ئەو قسەیە دەکەم، بۆ ئەو قسەی دەکەم چکە کاتێک ئەم پرسە نەتەواتیەکان تێ هەڵچێش دەکرێن بە ملانی حیزبەکان لە بەشێک لە جوگرافیاکانەوە دەبێتە هۆی ڕوودانی کارەسات گەلێک کە لە 2000 مای ئەزیەتدانی کۆمەڵانی خەڵکی ئەم جوگرافیانە بێتن. دیارە ئێمەش بەرنامەکەی جەناب بەسەر ئەوەیە کە حەز بەوە دەکرێت زۆر جار هەیە لە ململانەی بەرتەسشی حیزبیە بابەت گەلێک دێن حەقوانیە بینە سەریانەوە بێتە سەر ئەم بابەتانەوە. بۆیە ئەرچی درسۆزانی ئەم نەتەوانەیە لە هەموو ئاسە جیاوازەکان کە پێداگر بن لەسەرەوەی بابەتە نەتەوایەتیەکان بچێتە خانەیەکەوە بە دەربن لە ململانەکانەوە. بۆیە ئەگەر وڵاتە پێشکەوتووەکان لەسەر پرسە نەتەوایەتیەکان کۆک بن، لەبەر ئەوەشە کە هۆکارێکە بۆ ڕوودانی کەمترین کارەسات بۆ کۆمەڵانی خەڵکی ئەم وڵاتانە، بە ماناکەی تریشە هەر لەبەر ئەمەشە کێشە حیزب ململانەیەکانی ناوخۆیە لە کورتترین ماوە چارەسەر دەبێت. بە پێچەوانەکەشەوە ئەو وڵاتانەی کە دام و دەستگاکانی و حکومڕانی تێدا بە شێوەیە قۆڵ نەبووتەوە، ئەوەیە کە دام کێشەگەلەکان بە شێوەیە قوڵ دەکێشی لە 12 مای بەردەوامی کێشەکان دەبێت. ئەگەر
وەکو تاکێکی کورد لە هەرێکێک لە ئێمەمانان بپرسین کێشە نەتەوایەتیەکان چییە؟ بێگومان لای ئێرکوانەوە پاراستنی هەرێمی کوردستان، پاراستنی ئەزمموی هەرێمی کوردستان، بەرقەرارکردنی دیموکراسی کە ئەویش جێ خۆیەتی یەکێک بی لە پرسە نەتەوایەتیەکانەوە بە فراهەمکردنی بنەماکانی پێکەوە ژیان و بەهێشتنەوەی جیاوازەکانی نێو کۆمەلگای کوردی بەدام و دەستگاکانی حکومڕانی بە هەڵبژاردن بە کێشەی فەرمانبەران بە کێشەی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵک هەم ئەوانە کێشە نەتەوایەتیەکەن کە پێویست دەکات کۆمەڵانی خەڵکی کوردستان بە شێوە گشتێکە و کایە حکومڕانیەکە بە شێوە تایبەتێکەوە هەوڵی پاراستنی بدەن و لە هاوکاتیشتە لە کاتی ململانەکان دەستی بۆ نەبن بەداخۆ ئێمەی کووردە لە ماوەی ڕابردوو کاتێک دام و دەستگاکانی ئێمە بە شێوەیەک نەچۆتە قوڵاییەوە کاتێک حکومڕانی لە لای ئێمە مێژوێکی دوور و درێژی نییە زۆر جار هەیە کاراکتەری سیاسی یان حیزبی سیاسی لە پێناو گەوجاندنی جۆرێک لە کۆمەڵانی خەڵکو و گەوجاندنی شەقام لە پێناو بەدەستێنانی ڕێژەی پێویستی هەڵبژاردنەکانەوە پەنا بۆ کۆمەڵێک کایە دەبات کە لە دوزار ئەمانە کایە نەتەوایەتین بەنمونە ئەگە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لە بابەتە نەتەوایەتەکان بریتێ لە فەرمانبەر بۆیە فەرمانبەری هەرێمی کوردستان لە هەموو ئاسەکانیانەوە بدەکرێ لە خانەی پرسی نەتەوایەتی بێت جا ئەم فەرمانبەرە لە پێنجوێن بێن یان لە زاخۆ لە هەولێر بێ یان لە سلێمانی بە هەمان شێوە پرسی نەتەوایەتیە تۆ بتەوێ کە حکومڕانی تێدا بەردەوام بکەین نەک لەم پارێزگایە بە شێوەیەکی لە پارێزگاکەی تر بە شێوەیەشی تر بێت بۆیە ئەم کێشانە کە پێویست بۆ دەکات بە فشاری هەموو لایەکمانەوە بە دەر بکرێت لە ململانەیە حیزبیەکانەوە بەڵکو بچێتەوە ناوخانەکەی خۆیەوە کە هەم کاراکتەرەکانی ناو دەسەڵات هەمیش کاراکتەرەکانی دەرەوێت دەسەڵات لەسەریا کۆک بن بۆ لە هیچ کات و لە هیچ دۆخێکە پەنای بۆ نەبن هەر لەوێشەوە دەتوانین لە دوزار هەرێمێکی پێشکەوت و خۆشگوزەران و دادپەروەر دروست بکەین بەمانە پێچەوانەکەی ئەگەر ئێمە وانەکەین بێگومان ناتوانین هەرێمێکی ئارام دروست بکەین بۆیە هەموو ئەو هەنگاوانەی لە ئێستاە دەبدرێت باشتر لەوە بریتێ لە دروستکردنی فشار تاکو و پرسە نەتەوایەتیەکان بخرێتەوە قالبی پرسە نەتەوایەتیەکانەوە چونکە پرسە نەتەوایەتیەکان لە پارتی دیموکراتی کوردستان لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بستنەوەی گۆڕان لە کۆی حیزبە سیاسیەکان گەورەترە پرسە نەتەوایەتیەکان لە تاک بە تاچی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەتان بەمانە تاکێکەوە گەورەترە بۆچی لە بەروی هەرێکێک لەمانە ئامرازم بۆ بەدیهێنان و بەدیهێنانی ئەم پرسانێکە باشە کاگ پێشڕەوەی سیانی بۆ نمونە چمکی پرسە نەتەوەیەکان و بۆ نمونە ئەو بابەتە گرنگانی کە جەنابە داماژت پێدا هەمووی ینی هێڵی سوور و پرسی نەتەوایەتین ینی کە ضرورەت وا ئەکات زۆر جار یاخود ینی تێپەڕاندنی وەنەخوێندنەوەی هەندێک لە حیزبەکان بۆ یەکتری وا ئەکات کە ئەم بابەتانە وەلاخەن ئەمە پێدوانیە ینی هەرێشێک لەم حیزب و لایەنە سیاسیانی کە هەیە هەرێکێک لەو سەرکردە سیاسیانی کە لە هەرێمی کوردستاندا هەیە چمکێشی پاراستنی ئەو پرسەنەتەوەی نیشتیمانیانی بەردەکەوێت هەرێکە و بەپێی بەرپرسیارەتی و مەکانەتی خۆی ئەگەر ئەو بەرپرسیارەتی هەر لایەنێک لە ئەستۆی نەگرێ پێ دوایە دوجار مێژوو چۆن ناوی دەهێنێ ئێمە ئەگە سەیری مێژووی نەتەوەکەمان بکەین لە ماوەی ڕابردووە کاراکتەر هەن دوای تێپەڕبوونی 100 ساڵ دوای تێپەڕبوونی 500 ساڵ دوای تێپەڕبوونی مێژوێکی دوور و دێشت هەمیشە لای تاچی کۆمەڵانی خەڵکی کوردستان نەوە بەنەوە بە پشێوەیەکی پیرۆزەوە باز دەکرێت بۆچی لە بەرەوەی لە ئەوێ ڕۆژێ لەمەڕ پرسە نەتەوایەتیەکان خۆنەویستانە دڵسۆزانە پەرۆشانە هەنگاوەکانی نایە بەداخەوە بەمانە پێچەوانە کەش کاراکتەرمان هەیە کە لە قۆناغێک لە قۆناغەکانی مێژووی کووردە لەبەرەوەی خۆنەویستانە دڵسۆزانە پەرۆشانە ڕامانی نەکردووە بۆ پرسەکان یان لە ئاس پرسەکان نەبووە یان خیانەتێکی کردووە لە ئاس پرسەکانەوە ئێستا و 100 ساڵی تر 1000 ساڵی تریشە بەرنەفرەت دەکەوێت ئەمە مانای چییە؟ ئەمە مانای وایە ئەگەر بۆ دوێنێ هەرێکێک لە کاراکتەرەکان لەمە ڕمێژوو لە ژێر ئیتیزاماتدا بن بێگومان بۆ سبەینێشەوە وایە بۆیە ئێستاشی لەگەردا بێت بۆ سبەینێ دەبێتە مێژوو لەوێشەوە لە بەردەمی کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە هەڵسەنگاندن شانوکەوی هەنگاوەکانی دەکرێت لەوێشەوە شیتەڵ بۆ کارەکانی دەکرێت و
کە بە کارە باشەکەی ستایش دەکرێت لە کارە خراپەکەی سەرزەنش دەکرێت تەنان دەچێتە ناو زۆر جار هێزە بڵدانی مێژووەوە بۆ لە هەموو ئەو ناوە دیارانەی مێژوو بە جوانیە بە شێوەی یەکسانە باز نەکراون بێگومان لە بەرەوەی کردارەکانیان یەکسان نەبوون بۆ هەموو ئەو ناوانەی ئەو ناوە زیندوانەی لە مێژووی کووردا بە شێوەیەکی پیرۆز باز نەکراون چونکە کردارەکانیان هەندێکیان پیرۆز نەبوون وەکو چۆن هەندێکیان زۆر پیرۆز بوو بە هەزار ساڵی ترچێ دەتوانێت ڕەخنە لە قازی بگرێت بە هەزار ساڵی ترچێ دەتوانێت ڕەخنە لە شێخ محمود بگرێت لە شێخ سعید بگرێت کۆی کاراکتەرە باڵاکانی کە لە مێژووی کووردا ڕۆژێک لە ڕۆژان شۆڕە سواری مەدانەکە بووینە ڕۆژێک لە ڕۆژان پێشڕەوی ڕەوتێکی گەورەی کوردایەتی و بزوتنەوەی ڕزگاری خواز بووینە بۆیە ئەگەر چی دەسەڵاتیش نەیتوانی بی یان تاک بە تاچی کۆمەڵانی خەڵکی کوردستان نەیتوانی بی لە ئەو بەردادگای ڕەوای گەلیان بگەێنێت بەڵام لە مێژووە بە دائیمی بە بەردادگا دەکەون بە دائیمیە ناوەکانیان دیسان دووبارە و نوێ دەکرێتەوە ئەبدێت دەکرێتەوە بۆیە ئەمە بۆ چیە ئەمە ئەزمونێکە بۆ کاراکتەرەکانی ئێستای گۆڕەپانی سیاسی کووردا کە پێویست بۆ دەکات کارەکانیان بە شێوەیەک بێت بۆ مای بەدەستهێنانی متمانەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێت ئەگەر ئێستا هەر کاراکتەرێکی باڵا توانی متمانەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەدەست بێنێت بێگومان نەوە بنەوە لە داهاتوو شەستایش دەکرێت و بە ناوێکی نەمرا دەمینێتەوە ئەمە هەل لە نەتەوەی کورداوانیە بێگومان لە کۆی نەتەوەکانی دنیاشە وایە سەیری هیند بکە بەرامبەر غاندی سەیری ئەفریقای باشوور بکە بەرامبەر ماندێلا سەیری ئەمریکا بکە بەرامبەر جۆرج واشنتۆن کۆی کاراکتەرە دنیاکان ئەو کاراکتەر بەربڵاوەکانی دنیاوە بەشێکیان لە ناوخانەی سەربەرزی و ستایشە شوێن دەکرێتەوە بەشێکیان لە ناوخانەی سەرنزمی و سەرزەنیش تا جێگای دەکرێتەوە تا ئەم نەتەوانە زیندوو بن بێگومان ئەمانەش دووبارە دەکرێنەوە بۆیە پرسیارەکەی جەنابتە ڕاستە هەمومان لە ژێر ئیلتیزاماتی مێژووی داین بۆ سبەینێ دەست خۆش کاگێ پێشڕۆ دێمە خزمەت جنابەت کاگێ هیواسەی سەریم جنابەت ینی وەکو ئەندامێکی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان یعنی ئەوەی کە پێشڕۆ ئاماژەی پێدا کۆمەڵێک پرسی گرنگەیە کە ئێمە بۆ نمونە لە هەموو وڵاتێکە یاخود لە هەموو هەرێمێکدا کە تەماشا دەکرێت گەر ئێمە هەرێمی کوردستان بە نمونەوە بگرین ینی بۆ نمونە دەبینی کۆمەڵێ پرسی نەتەوەی و نیشتیمانی هەیە وەکو ینی خەڵکی کوردستان وەکو هەرێمی کوردستان خۆی کە وەکو قەزیەک هەیە هەروەها سنوور و ئاسمان و ئەو ینی شوێنە گرنگانی هەرێمی کوردستان کە هەیە پێویستە ئەمانە لایەنە سیاسیەکان نەیکەنە ینی بابەتێکی ململانێکردنی نێوخۆی خۆیان و نەبێتە بابەتی تاکە کەسی بۆچی حیزبە سیاسەکان لە هەرێمی کوردستان هەمیشە کاتێک کە دەگەنە ترۆپچی ململانی نێوان خۆیان بابەتە نەتەوەی نیشتیمانیەکان وەلا دەنێن و بەڕاستی بەرپرسیارانە مامەڵە ناکەن لەم بابەتەیە بۆ سڵاو کاکاوڕێ سڵاو بۆ کاک پێشڕا و وازارش کەش لە کورساتی عزیز لەسەر خەمی نەتەوەیە من ناڵم پرسی نەتەوەی لەسەر خەمی نەتەوەی بەڕاستی پرسە نەتەوەیەکانی ئێمە بوونەتە خەمێکی نەتەوەی لەلایەن خەڵکی درسۆز و خەڵکی خەمخۆری ئەو ئەزمونە سیاسیەی هەرێمی کوردستان دایم لە کۆڵیانە دەیانەوێت چۆن ئەو خەمە بگەینە کەنارگەی ئارام بەڕاستی بەتەکید وایە زۆر جار پرسە نەتەوەیەکان یان سمبلە نەتەوەیەکان یان قەزی نەتەوەی خۆمان تێکەڵاوی هەندێک شت دەکەین بەدەستی خۆمان بەدەستی ئەنقەس ئەو پرسانە بچووک دەکەینەوە بڕوادەکەم ئێمە نەتەوەیەکین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا ئێستا تاکە نەتەوەی نەگەیشتین بە ئامانجی تەواوی خۆمان کە ئەویش دەوڵەتی سربەخۆی خۆمانەوەکو هەر نەتەوەیەکی تێر کە لە 100 ساڵی ڕابردوو لە کۆمەڵێک وێزگەی زۆر گرنگ لە دوای ئەوەی کە نەخشەی جیهان جارێکی تر داڕژرایەوە توانیان بگەن بەو ئامانجە نەتەوەیانی خۆیان ئێمەی کورد نەماتوانی تا ئێستاشی لەگەردا بێ ئەگەر چی لە نۆتویەکەوە تا ئێستا ماوەی 30 ساڵە لە هەرێمی کوردستان لە باشتر و پارسەعازی کوردستان ئێمە ئەزمونێکمان هەیە بەڵام دیسانیش ئەوە نییە کە لە جێی خواستی هەموو ئەو تێکۆشان و قوربانیانەی خەڵکی کوردستان بێت بەیانی یادی 35 ساڵەی ئەنفالی خەڵکی کوردستانە تۆگەر ئەو کارە ساتانەی بەسە میلەتی ئێمەدا هاتوون لە چیمیاباران لە ئەنفال
لە ڕاگواستن لە سوتماچی خاچ کوردستان بەراورد بکەی بەو دەستکەوتانە تێدەگەی بەڕاستی ئێستا ئێمە لایەنی کەمی ئەو دەستکەوتانەمان بەدەستێناوە بەڵام لەگەر ئەوەشدا هەمیشە ئەو دەستکەوتانەمان بەڕاستی لەسەر ترازانن یعنی لەسەر ترازانن بۆ کاری ئەو ترازانە دەگەڕێتەوە بۆی کە بەڕاستی خەمی نەتەوەیی تا ئێستا لای بەشی هەرە زۆری سیاسیەکان پارتە سیاسیەکان چەکەرەی نەکردووە ئەمە پرسێکی بەڕاستی زۆر ئەستیارە بۆیە کە چەکەرە نەکردنی ئەو خەمە نەتەوەیانمان ئەو بەرپرسیارەتە نەتەوەیمان وامان لێ دەکا هەر ڕۆژێک لە ڕۆژان بەڕاستی مەترسی ئەومان هەبێ ئەوەی ئێستاش بەدەستمان هێناوە لە دەستمان بچێ بۆیە بە دەرک نەکردن بە بەرپرسیارەتی سەرشانمان کە لە تێکڕای هێز و لایەنە سیاسەکان ئێستا کە بەرپرسیارەتەکەش دابەش دەبێت لە هێزێکی دەسەڵاتدارەوە بۆ هێزێکی تر بە دەرک نەکردن بەو بەرپرسیارەتە بەڕاستیش ئەم خەمە لە خەم ناڕەخسێت ئەم خەمەی ئێستا من ناوە خەمی نەتەوەی نەکەرپرسیرەتەوەی لە خەم ناڕەخسێت بۆیە بەڕاستی بەرپرسیارەتەکە لەسەر شانی هەموو لایەکمانەکەوە چۆن بتوانین ئەم دۆخە هەستیارەت تێپەڕێنین چۆن دەتوانین ئەم دۆخە ئەم کە تێداین تێکەڵاوی نێوململانەی حزبی باشە کاگیوە بەڕای جەنابێت ینی ئەمە مەسەلە ئایا ئەومان کردو بە تاکید نەما کردووە بۆیە بەڕاستی زۆر زار یعنی تەنانەت دەرفەتە مێژوویەکانیشمان لەسەر ململانێ حزبیەکان خەریک بووە لە دەست بچێ خۆ ئەزمونیشمان زۆرە لەو بارەوە ئەوەی لە دوای نۆتوێتەوە تا ئێستا هێناومانە بەڕاستی بەو ئاراستەیە ینی خەمی نەتەوەی نەبووتە خەمی تێکڕای تاچی کورد تێکڕای بەرپرسانی کورد باشە مەسلەی ئەوەی کە ئەڵێ ینی بۆ نمونە نەبووتە خەمی بە تایبەتی بەرپرسان و هەروەها لایەنە سیاسیەکان ئەمە لە خەمساردی ئەو لایەنە سیاسیانەیە بۆ بابەتە نەتەوەیەکان یاخود پرسە نیشتیمانیەکان یاخود ئەوانەی کە بەڕاستی هێڵی سوورن بۆ هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان یاخود نەخێر ئەوان درک بە واقع و بەڕاستیەکە ئەگەن بەڵام نایەنێ بچنە ژێر ئەو بەرپرسیارەتیەوە لە پێناو ئەوەی کە بەرژەوەندی حیزبایەتی و بەرژەوەندی تاکە کەسی خۆیان پارێزراو بێ لە هەندێک ڕووە بورەکە ئاوڕێ من لەبەرەوەی لە تەلەڤیزیۆن جێ لە دەنگەکە دەگرم ئەوە دەنگ کەم دێت درەنگ دەنگەکە دەگاتە لای من ئاسایە گرنگەوەی هەمووی ڕاستە یەکیان زاڵکردنی بەرژەوەندی حزبی لە سەروی بەرژەوەندی نەتەوەی بڕوا دەکەم ئەو تەجروبەی ئێمە بەڕاستی زۆر نادرە یعنی نەبووە لە میلەتانی تر هەموو میلەتانی تر کاتێ بەو قۆناغی وەکو ئێمە قۆناغی هەستار تێپەڕیون هەتا پرسەکانیان لە خەم نەڕەخساون یعنی دەستیان نەبردووە بۆ بەرژەوەندی حزبی و بەرژەوەندی کەسێکان ئەوەی ئێمە هەمومان دەرک بە مەترسی قۆناغەکە دەکەین بەڵام دیسانیش بەرژەوەندی حزبی و بەرژەوەندی شخصی لە پێشی بەرژەوەندی نەتەوەیەکاندا دادنێ بۆ ئێمە ئەزمونمان زۆرە لەو بارەوەدا ئێستادا ئەوەندەی فاکتەرە ناوخۆیەکەمان مەترسیە لەسەر خودی ئەو ئەزمونی باشوور و هەرێمی کوردستان فاکتەرە دەرەچێکە ئەوە نییە بە پێچەوانەوە ئێستا فاکتەری دەرەچی دێت لەبەر ئێمە لەبەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەپاڕێتەوە دەڵێ ئەم ئەزمونەتان لە بەردەم بەرژەوەندی لە بەردەم هەڕەشە و لە بەردەم نەماندان بەڵام بەرژەوەندی حزبیەکان وا دەکا گوێمان لە هیچ یەک لەو هۆشداریانە نەبێت ئەوە بە تاکید کە باز کە دەڵم گوێمان یعنی بەرپرسیارەتەکەش دابەست دەبێت بە لە هێزێکی گەورەی دەسەڵات بۆ هێزێکی تر و بۆ تێکڕای هێز و لایەنە سیاسەکانی تری کوردستان بۆیە یەکەم زاڵبوونی بەرژەوەندی حزبیەکە دوو لە ئێمە لەوەتەی ئەو ئەزمونەمان بینا کردووە لە یەکەم خودی پەرلەمانی کوردستان نەهاتوین دابنیشین هێڵە سوورەکان دیاری بکەین کامانن ئەو هێڵە سوورانەی کە ناکرێت هیچ هێزێکی سیاسی هیچ بەرپرسێکی سیاسی هیچ سەرکردەیەکی ئەو وڵاتە بیپەڕێنێت تەجاوزی بکە بە پێچەوانەوە زۆر جاریش تەجاوزمان کردووە یعنی دەستمان بۆ هەندێک کارتی زۆر حەرام بردووە ئەگەر لە میلەتانی تر بێت بەڕاستی عقوبەی زۆر گەورەی لەسەر بووە بەڵام لای ئێمە خەتە سوورەکان تەجاوز دەکرێن خەمە نەتەوەیەکان پشتگوێ دەخرێن خەمە بەرژەوەندی حزبیەکان لە سەروی بەرژەوەندی نەتەوەی و نیشتیمانیەکان دادنێن ئەمانە خەمی زۆر گەورەن بەڕاستی
لە سەرتاوە باسم کردەوە جارێکی تریش ئێمە لە کورسات دەین باس لە خەمی نەتەوەیی دەکەین. هەتا ئێمە بەرژەوەندی گشتی، بەرژەوەندی نەتەوەی، بەرژەوەندی نیشتیمانی لە سەروی بەرژەوەندی حزبی دانەنین، ئێمە لە ئەزمموی ئێمە لە خەم ناڕاستێ. هەتا خەتی سوور دیاری نەکەین کە بۆ هەموو لایەکمان بێ بێ ئەو خەتە سوورانە تەجاوز بکەین، ڕەوشی ئێمە لە ئێستا باشتر نابێت. دەست خۆش کاک هیواژیان دێم و خزمەت جنابەت کاک پێشڕەو، ینی کاگیوە خاڵێکی گرنگی باس کرد. بۆ نمونە ئێمە دۆست و وڵاتانی ینی زلهێز زۆر جار ینی ئەگەر ینی ڕاستەوخۆش پشگیریمان نەکەن یاخود ڕاستەوخۆ هۆشداریمان نەدەنێت لە هەندێک بابەتی گرنگ کە پەیوەستی بە قەزی کورد و هەروەها بەرنەتەوەکەمان و بۆ مەترسیە گەورانی کە ڕوبەڕووبانە بێتەوە، ینی لە کۆڕ و کۆبوونەوەکان کە دێنە لامان لەگەڵ لایەنە سیاسیەکان و ڕاستەوخۆ لەگەڵ ڕۆژنامەنووسان و چینی باڵای هەرێمی کوردستان قسە دەکەن و ئەوانش قسە فڕێ دەدەن و زۆر جاریش هۆشداریەکان لە ینی جێگا کراوەکان و لە ئیڤێنتەکان و لە کۆڕ و کۆبوونەوە گەورەکانیشدا پێمان دەڵێن. بەڵام ینی ئەوان پەرۆشن بۆ قەزیە گرنگەکان و بۆ پاراستنی هەرێمی کوردستان و ئەو ئەزمونەی کە هەیە لەم هەرێمەدا. بەڵام لە بەرامبەر ئەبینیت ئێمە نەگوێ ئەدەین بە هۆشدارەکانی ئەوان، نە ئەو پەرۆشی ئەوانیشمان هەیە بۆ قەزیەکەی خۆمان. ئەمە بۆچی دەگەڕێتەوە بەڕاستی؟ کاتێک من لە دیباجەی قسەکانمان هێمان بۆ کرد هەمیشە ڕۆژ هەڵات لەگەڵ ڕۆژ ئاوە جیاوازەکەی لەوەیە کایە حکومڕانیەکە شێوە دەستگابوون و مؤسسەکەی وەرنەگرتووە، بۆیە کاتێک بە دەستگا نەکرا کارەکانی حکومڕانی دەکەوێت یان دەکێتە ژێر کاریگەری خودی شەخصەکان یان کاراکتەرەکان. بۆیە هەر لەبەر ئەوەشە سەیری کابینە یەک لە دوایەکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکە لە ماوەی ڕابردوو. کابینەمان بینیوە کەسی یەکەم یان سەرۆکی حکوومەت لە یەک حیزب بووە بەراورد بە کابینەی دوای ئەو، بەڵام سیاسەتی ئەم حیزبە ینی سیاسەتی ئەم حکوومەتە بەرنامەی کار و نەخشەڕێگای ئەم کابینەیە بەراورد لەگەر ئەوەکەی تر زۆر جیاوازتر بە وەکوەی کە دوو کاراکتەری دوو حیزب و دوو ئایدۆلۆژیا و دوو بیرکردنەوەی جیاواز بن. ئەمە لە پای مانای چی؟ ئەمە مانای وایە حکومڕانی لە هەرێمی کوردستانە نەچۆتە قالبی یان خانەی ڕاستەقینەکەی خۆی کە بریتی بێت لە دەستگای حکومڕانی لە هەرێمی کوردستانە. ئەم بە هەمان شێوە وەزیرمان هەبووە لە وەزارەت پرۆسیسی جێبەجێ کردووە بۆ گۆڕینی فەلسەفەی خوێندن. وەزیری دوای ئەو هاتووە هەنگاوەکی ناوە 180 پلەیان زۆر جیاواز بوو لەگەر هەنگاوی وەزیرەکەی پێشتریشە لە حاڵەتێکە هەمووشیان لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان بووینە. ئەمانە هێمان بەوەی کە حکومڕانی لە هەرێمی کوردستانە لە چارچێوە ڕاستەقینەکەی خۆی نییە کە بریتە لە شێو بە دەستگابوونەکەی حکومڕانی. ئەمە یەک. دووشیانەوە من دەمەوێت کۆمنتێکی جیاواز لەسەر پرسیارەکەی جەناب تا بکەم. بەڵێ فەرموو. ما هەمومان دەیزانین ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەمانە جیۆپۆلەتیکەکەی بەمانە سیاسیەکەی پڕە لە هاوچێشەکان یان بۆتە مەتبەخی زۆر لە وڵاتە جیهانی و هەرێمەتیەکان. ئێمەش دەیزانین پرۆژە گەلێکی ئینتەرناشناڵی لە منتیقەیە جێبەجێ دەبێت، بەڵام هەمیشە دۆستەکانی ئێمە سەروی هەمویان ئەمریکا لە دوای ئەو وڵاتانی ئەوروپا بەشێک لە وڵاتانی تریش کە دۆستن یان پرۆشن بۆ بەردەوامی ئەزمونونەکەی حکومڕانی هەرێمی کوردستانە زۆر بە دیقەت ئەم وشەیە بەکاردێنن. پاڵپشت و ستراتیژن بۆ هەرێمی کوردستان، بەڵام ڕەخنەیان لە حکومڕانی هەرێمی کوردستان هەیە. ئەمە زۆر مانادەدا، ینی بەنمونە حکومڕانی وەکو حکوومەت هەرێمی کوردستان وەکو دەوڵەت، حکوومەت و دەوڵەت هەمیشە جیاوازن. جیاوازەکەی بۆ مانایە ئەوەی هەمیشەیە هەرێمەکەیە، دەوڵەتەکەیە، جوگرافیاکەیە، قەوارەکەیە، بەڵام ئەوەی ناهەمیشەیە ینی گۆڕانکاری بەسەردێ بریتێ لە حکوومەتەکەیە، بریتێ لە کایە حکومڕانیەکەیە. بۆیە لە ماوەی نزیکی داهات و لەوانەیە هەڵبژاردن بکرێت کۆمەڵانی خەڵکی کوردستان دەنگ بە قەوارەیەکی سیاسی بکەن. ئەسڵەن لە ماوەی ڕابردوو ئەم قەوارەیە باڵادەست بووە یان بە پێچەوانەکەی یان بە شێوەیەک مانەفێستی سیاسی تازە دێتەکایەوە جیاوازتر بۆ لە پێشترەوە. بۆیە هەمیشە ئەم حیزبانە کاتێک تەرجەمەشی دەکەن بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستانیان ئەم کاراکتەرانە دیانەوێت تەرجەمە بکەن بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان، وردبینی لەم دوو وشەیە بەکار نایێنێت کە هەرێمی کوردستان جیا بکاتەوە لە حکوومەتەکەی یان لە دەسەڵاتەکەی یان لە کایەکەیەوە. ئەمە یەک. ئەوەی تریشەوە من دەمەوێت وەکو ئیزافە
بیخەمە سەر بابەتەکەوە لە ڕاستیە پرسی نەتەوایەتی بریتی نین لەم پرسەیان لەم پێناسە دیاریکراوانەی لە ماوەی ڕابردوو هەمومان لەسەری کۆک بووین کە بریتی بووە لە بابەتە نیشتیمایەتیەکان وەکو هەرێمی کوردستان لە جوگرافیاکە بابەتە نەتەوایەتیەکان وەکو کورد لە ناویە بابەتە ئەوانەی کە پەیوەست بووینە لە ماوەی ڕابردوو شۆڕشی نوێ و بەرخودانی یەک لە دوایەکی لەسەر دروست کراوە بە تێپەڕبوونی کات بابەتە نەتەوایەتیەکان پێناسەی تازەتر و بەرفراوانتر لە خۆیان دەگری بەنمونە ئێستا لە کۆمەلگایەکی گەورەی وەکو فەڕەنسا بابەتی دیموکراسی بابەتێکی نەتەوایەتیە بە حیزبی باڵادەست و بە حیزبی ئۆپۆسیۆن و بە خەڵکی سیاسی و بە خەڵکی ناسیاسی لەسەرەوە کۆکن کامە بابەتێکی نەتەوایەتیە بەڵام ڕۆژێک لە ڕۆژان لەم کۆمەلگایە کاریگەرەی جیهان کە پێی دکتۆی کۆمەلگای فەڕەنسیە بابەتی دیموکراسی بەو شێوەیە بابەت نەبوو بە هەمان شێوە ئێمەی هەرێمی کوردستان ئەگەر دوێنێ پێناسەیەکمان بۆ بابەتە نەتەوایەتیەکان هەبوو بەڵام ئێستا پێناسەکە بەرفراوانتر بووە تۆمە بەسەوەی پێویستە لەگەڵ سەردەمەکانە پێناسەکانیش بگۆڕێەوە دید و بۆچوونی لایەنەکان و سەرکردە بێگومان وایە پێناسەکان بگۆڕێ با من ڕوونتر بدەم بۆی بینەر باشتر لە مەبەستەکەی من بگا دوێنێ باشترین کوردایەتی ئەوە بوو کە گەنجی هۆشیاری ئەم کۆمەلگایە ببێتە پێشمەرگە بچێت لە شاخەکان شۆڕش بەرپا بکە بەهێزی چەکداریەوە داکۆچی لە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکە بۆچی لەبەرەوەی کۆمەلگای کوردی مەترسی سڕینەوەی لەسەر بوو بەڵام ئەمڕۆ باشترین کوردایەتی ئەوەیە گەنجی هوشیاری کۆمەلگا هەوڵدا لە بوارێک لە بوارەکان پێشکەوتنێک بەدەست بێنێت ئەم پێشکەوتنە ببێتە مایەی پێشکەوتنی کۆی کۆمەلگا بە نمونە باشترین کوردایەتی ئەگەر مامۆستایەک لە ناو هۆبەکەی خۆیە خوێندکارەکانی بەباشی پەروەردە بکە باشترین کوردایەتی ئەگەر ئەندازیارێک هەوڵدا جادەوبانێکی بە شێوەیەک دروست بکە تەمەنی درێژ بی و مای خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێت باشترین کوردایەتی ئەگەر پزیشکێک لە بوارەکەی خۆیە هەوڵدا لە بواری تەندروستی جیهانیە ئیبداعک بکە و لە ناویشا کورد بکە کورد بچێتە ببێتە مای خزمەتکردنی کۆمەڵانی خەڵک باشترین کوردایەتی بوو ئەوێ ڕۆژێک کاتێک مەترسی کۆڕۆنا لەسەر کۆمەلگای ئێمە هەبوو کە کارمەندانی تەندروستی بە دکتۆرەکان تۆ بە کارمەندانی تەندروستی تۆ کۆمەڵانی خەڵکی کوردستانیان لەم پەتایە دەپاراست ئەمە چمان پێ دەڵێ پێمان دەڵێت پێناسە کوردایەتیەکان بە تێپەڕبوونی کات پێناس و دووبارە خوێندنەوەیەکی تازەتر وەردەگرێت بۆیە 50 ساڵ بەر لە ئێستا بابەتێکی نەتەوایەتی نەبوو لای کورد کە بریتی بوو لە پاراستنی قوارێ هەرێمی کوردستان بەڵام ئێستا بابەتێکی نەتەوایەتی هەرێمی کوردستان بپارێزرێ 50 ساڵ بابەتێکی گرنگ نەبوو بە ناوی بابەتی نەتەوایەتیەوە کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بپارێزرێ بەڵام ئێستا بابەتێکی نەتەوایەتیە کە دەبێت پارتی و یەکێتی و گۆڕان و حیزبەکانی تریشە فەرمانبەرەکانی بپارێزن و بە یەک چاو هەوڵی فەراهەمکردنی خزمەتکردنیان پێ بدات جیاوازی لێوان فەرمانبەری پێنجوین و فەرمانبەری زاخۆ نەکرێت من بەستم بەمانەجێ بە فراوانەکەیە بۆیە ئێستا باشترین کوردایەتی ئەوەیە هەوڵ بدرێت هەڵبژاردن و کایەکانی دروستکردنی و حکومەتی هەرێمی کوردستان بەرەو پێش بدرێ باشترین کایە کوردایەتی ئەوەیە بتوانین باشترین بابەتی نەتەوایەتیش ئەوەیە بتوانین ناوچە جێناکۆکان بگەڕێنەوە هەرێمی کوردستان بۆ کوردایەتی زۆر نەبێت کاتێک یەکێک لە کاراکتەرە باڵاکانی هەرێمی کوردستان بچێت لە بەغدا کار بۆ جێبەجێکردنی مادە دەستوریەکانی هاوشێوی مادەی 140 بکات بۆ کوردایەتیی زۆر باش نەبێت بۆ جێبەجێکردنی پرسێکی نەتەوایەتیی زۆر گرنگ نەبێت کاتێک کاراکتەرێکی باڵای هەرێمی کوردستان بچێتە بەغدا شەڕ لەسەر مافەکانی پێشمەرگە بکات یان هەوڵ بدات دام پێشمەرگە بەدام و دەستگای ڕسمی بکات بە شێوەیەکی سەردەمانە چەچیان بکات بۆیە من دەمەوێت پێتی بڵێم وەکو چۆن کۆمەلگاکان لەسەر ئاستی جیهانە بە تێپەڕبوونی کاتە بەرەو گەشە و گەشەی زیاتر دەڕۆن بێگومان بابەتەکانی پەیوەست بە کۆمەلگاش لە پرسە نەتەوایەتیەکان لە پرسە خزمەتگوزاریەکان لە پرسە خۆشگوزەرانیەکان لە پرسە بەرەو پێشبردننی کۆمەلگاکانەوە ڕۆژ بە ڕۆژ ئامرازی تازەتر بەدەست بێدێت بەڵام ئەوەی دێنە سەر ئەوە شۆ من ئەم قسانە لەو پێنا ئەوە ناکەم کە هەرێمی کوردستان پرسە نەتەوایەتەکانی جێبەجێ کردووە بێگومان کۆمەڵێک گلەی هەیە ئەگەر ئەو گلەیانە
نەبایە ئێوەش پێویستی بۆ نەدەکرد ئەم بەدڵنیایەوە بەرنامەی مەساز ناکرێت وڵا لەسەر ئەو مەسەلەی بابەتی بەتایبەتی یعنی کۆمەڵە پرسی گرنگمانە بۆ لە ڕابردووە دڵنیام لە ئێستا ژۆ لە داهاتوو ژیانی ئەو پرسە نەتەوەی و نیشتیمانە کە پەیوەندی بەڕاک و بە پێشمەرگە و بە مادی کورسات لەمە پێشڕەو بووە بەڕاستی ئەمەمان کردووە بە دڵنیایە و دڵنیاشم لە داهاتوە ئەمە بەردەوام پێشڕەو بوونە بەدڵنیایەوە ئاوین دەست خۆشکاک پێشڕۆژان دێمە خزمەت جەنابەت بۆ کۆمەڵێک پرسی دیکە و دواوتش لە داهاتوە لە جەنابەت دووەرەگرم سوپاس دەکەم کاکی وە ینی بۆ نمونە کاک پێشڕۆ و کۆمەڵی خاڵی زۆر گرنگی و ڕوژانەوە ئاماژی بە کۆمەڵێ بابەت و تەوری گرنگ کرد کە ینی ئەمانە هەمووی هۆکار و فاکتەرن بۆی کە زۆر جار ینی تۆ سیرەکەی تێڕوانین بۆ پرسە نەتەوەی نیشتیمانیەکان دەبێت لە سەردەمەکاندا جیاواز بن و بۆ نمونە کاتێک کە تۆ لەسەر پرسێکی گرنگ و هەستیار لەگەڵ دەوڵەتی فیدرالی عێراق لە جەنگای و دەجەنگیت دەبێت پێویستە کەسایەتیشی گرنگ دەنێری تاوێم شەڕەت بۆ بکە یخۆ دەبێم کەسایەتیە پشگیری هەبێت نەک تۆ بێ ئاڵنگاری و کێشەی بۆ دروستکەیت و تەگەرە بخەیتە کارەکانیەوە باشە ینی ئەم ناکۆچی و دووبەرەکی کە ئەگەر هەبێت لە نێوان لایەنە سیاسەکان پێویستە لە هەندێک مەسلەی گرنگ و لە هەندێک بابەتی سیاسی و هەروەها دیبلۆماسی و هەروەها هەندێک بابەتی گرنگ کە قەزیەی کوردی نیشانە داوێناکە و بەرز دەرەخات پێویست ناکە ئەم ناکۆچانە وەلا بنێن چکە بۆ تاشی کورد چاو لە سەرکردەکانیەکە و چاو لە لایەنە سیاسیەکانیەکە ئەگەر ئەوان ئەوەندە خەمسارد بن ئەیتر گلەی چیە لە تاکیشی کورد کە دەڵێ ئینتیمای نەماوە یاخود بۆ نمونە هەستی نیشتیمانی و نەتەوەی نەماوە یاخود دەوترێت گەنجەکانی وڵات بەجێهێڵن کاکڕێ پرسیارەکەت بۆ من بوو بەڵێ بەڵێ کاگی واژیان بۆ جەنابێ بوو بەتاکید من لە وەڵامی پرسیاری یەکەم باسی هەندێک خەتی سوورم کرد لە زمری ئەو خەتە سوورانە دەبوو هەندێک لە سەرکردەی نەتەوەی سەرکردەی حزبەکان تەزاوزی هەندێک بەرپرسیارەتی حزبایەتی خۆیان بکەن یعنی وەکو سمبولی نەتەوە وەکو بە سەرکردەی نەتەوە مامەڵە بکەن بەڵام بەداخەوە نە بە خۆیان ئەوەیان کرد نە حزبەکانی دەوروبەریشیان بوار دەدەن یعنی بوار دەدەن ئێمە وەکو نەتەوەکانی تر سەرکردەی نەتەوەیمان هەبێ ینی خۆ بچووکردنەوەی سەرکردەکان بۆ ئاستی سەرکردەی حەزب نەتوانراوە ئێمە بەڕاستی لە ئاست ئەو خەمە نەتەوەیە بین ینی ئەوەندەی سەرکردەکانمان حزبایەتی دەکەن لە ئێستادا بەڕاستی لە خەمی پرسە نەتەوەیەکانی کاتێک تو ڕەخنەشی لێ دەگریت یعنی تحملی ئەو ڕەخنەی تۆ ناگریت ینی تۆ سیر کە من یەک نمونە دێنمە ئەمڕۆ کە باسم کرد بەیانی یادی 35 ساڵەی کارەساتی گەورەی ئەنفالە ئەمڕۆ لە هەولێر ویستراوە چالاکیە بکرێت کۆمەڵی کە سوکاری ئەنفال و کە سوکاری شەیدان و چالاکوارانی بواری ئەنفال دەسەوەر دەکەی ڕێگری لە تالاکیەکی لەو شێوەیە کراوەکە لە دەرەوەی شاری هەولێر ئەو شوێنەی چالاکی لێ دەکرا گۆڕستانی بەحساب مۆنومێنتی شەهیدانە نەخەتەر هەیە نەخەتەر لەسەر دەسەڵاتەکەی مەزمووە خەڵک بۆ پرسێکی نەتەوەی دێن بەڵام لەبەر ئەوەی هێندە پرسەکانمان تێکەڵاو کردووە خەت کەسێک نییە لە دەرەوەی ئەو ململانەیە بێت بڕیار بدات ینی هەمووی ئەوەندەی لە خەمی حزبی خۆیتی بەرژەوەندی خۆیەتی لە خەمی پرسە نەتەوەکەی نییە کەسێک نییە گەورە بڕوانێ لەو پرسەدا بڵێ کاکە من بۆ ڕێگری بکەم یادی ئەنفالە مەزموعە خەڵک هاتوون داخوازیان هەیە دەتوانی جێی لێ نەگری خۆ 20 ساڵە ئەو داخوازیانە هەن لە ڕادستکردنی تاوانبارانی ئەنفال لە کوردستان جێی لێ مەگرە قەیسیەکە بەڵام ئاستەنگ لە بەردەم خەبات و تێکۆشانی دروستمەکە بۆی بەڕاستی تا ئێستا لە کوردستان ئەمەندەی پرسە حزبیەکان لە پێشی پرسە نەتەوەیەکانن ئەمەندەی بەرپرسان لە خەمی بەرژەوەندی حزبی خۆیانن لە خەمی تەنانەت خەرچی تریش نین خەڵکی قوربانی داوە شەهیدی داوە ئەنفالە تاقانەی ئەنفالە بەڕاستی دێت یعنی بۆ نمونە سپار لە هەلو بۆنەی من باسم کرد لە چەمچەماڵ خەڵک ئامادەنەوە پێشوازی لە وەزیری شەیدان وەرفەرکراوەکە یعنی ئەمە بۆ وایە بۆ بەرپرسا گەورە حزبیەکان بەرپرسانی ئەو هەرێمە لە خۆیان ناپرسن بۆ بگاتە ئاستی ئەوەی کە بەڕاستی یعنی ئەگەر ئەبێن و بێت و ئەو پرسیارە لە خۆیان بکەن پێدەگەن بۆ خەڵک حەز ناکە سوکاتی بە هیچ سمبلێکی نەتەوەی بکە حەز ناکە سوکاتی بە هیچ بەرپرسێکی حزبی بکە بەڵام دەیەوێت ئەو بەرپرسە لە خەمی پرسە حزبیەکان نەبی لە خەمی پرسە نەتەوەیەکان بی بۆی بەڕاستی تا ئەو ڕۆژەی ئێمە بەرپرسانمان خەتی سوورەکان ڕاناگرن
یعنی تەجاوزی نەکەن تا ئەو کاتەی لە خەمی پرسەنەتەوەیەکانماندا دەبن بەڕاستی ئێمە ئەو کاتە دەتوانین برین پرسی ئێمەش لە خەم ڕەخساوە تۆ بێنە پێشچاوی خۆ لە ئێستادا هیچ وەخت لە ئێستادا ئێمە پێویستیمان بە پاڵپشتی نەتەوەی بۆ پارچەکانی تری کوردستان نەبووە بۆ ساڵێک دەچێت لە ڕۆژاوای کوردستان لە شۆڕش و تێکۆشانە ئەوە دۆخی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوە دۆخی ڕۆژاوای کوردستانە ئەوە باکووری کوردستان لە بەردەم وێزگەیەکی گرنگەکە هەڵبژاردنە ئادەین ئێمە دابنیشین وەکو هێزە سیاسەکان لەسەر ئاستی چوار پارتی کوردستان بڕین ئێمە ملەتێکی 40 میلیۆنین بابێن دانیشین خەمی ئێمە خەمی نەتەوەیی بێ خەمی حزبی نەبێ بە پێچەوانەوە دێین چۆن بتوانین ئاستەنگ بۆ پارتەکان و تێکۆشانی ئەخە دوجار کاگیوانی بیریشمان نەچێت لەسەر قسەی جەنابەوە تا بۆ نمونە هێز و لایەنی سیاسی کوردستانی هەیە لە باشووری کوردستان هاوکاری پارچەکانی دیکە دەکات ئەو تا یەک دنیا کێشە و ململانی سیاسی ڕوبەڕۆکەنەوە و ئابلوقەیە خەنە سەر و ئاستەنجی بۆ دروستەکەن و دەستی زۆر جار تەخوینیشی بۆ درێژەکەن ئێخۆ ئەمە هۆکارەکانە بەڕاستی جا بۆ ئەوە یعنی ئەم جۆرە هەنگا و هەڵوێستا نەکرێتە پێوەرێک بۆی کە هەمومان ڕکابەری یەکتر بکەین لە خەمخۆریمان بۆ پرسینەتەوەی ینی بڕوا دەکەم ئێمە لە دوای نوۆتوێت هێزەکانی باشووری کوردستان پێچەوانەمان کردووە لە ئێستادا ڕۆژهەڵاتی کوردستان لە بەردەم مەترسیە ڕۆژاوا لە بەردەم مەترسیە باکوور پێویستی بە کۆمەکە بامە بین دەستی کۆمەک درێژکەین بۆ هەر سێ پارچەی کوردستان بۆی لە ناو خۆی خۆشمان ببێتە ئەزمونێک خەڵک تێبگا بڵێ کاکە وەڵا لە هێزەکانی باشووری کوردستان دەرفەتێکیان بۆ دروست بوو خاوەنی پیان و ئەزمموی سیاسی خۆیانن دەستی هاوکاری بۆ پارچەکانی کوردستان درێژکەن بۆیە ئەگەر هاتوین ئێمە خەتە سوورەکانمان دیاری کرد ئەو کاتێ هیچ هێزێکی کوردستانی جورئەت ناکات تەجاوزی ئەو خەتە سوورانە بکە بەڵام تا ئەو خەتە سوورانە خەتی نەتەوەی یعنی حراماتی نەتەوەیمان بێت نەبن بەڕاستی ئەم دۆخە هەر بەو شێوە دەبێت کە ئێستا دێین دایان بەرنامەی لەو شێوەی بۆ دروست دەکەین هەر ناگەینەوە ئامانجەی کار لە پێناویدا تێدەپۆشین کاگیوامێ دووە سەرنج و پەیامی خۆتم پێ بڵێ سوپاس دەکەم هیوادارم داری تر بەرنامە نەکەین بۆ پرسی خەمی نەتەوەیی لێستا دەرفەتێکی باش دروست بووە بۆ لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان هەمومان دەستی هاوکاری دەستی خەمخۆری بۆ یەکتری درێژکەین لە ئاستی ناوخۆی باشووری کوردستان و هەرێمی کوردستان کێشەکانمان هێندە گەورەنی ئەگەر پشت لە بەرژەوەندی حزبیەکان بکەین ئەگەر پشت لە بەرژەوەندی شخصی و بنەماڵیەکان بکەین ئەگەر لە پێناو نەتەوە و نەتەوە سازی هەنگاو بکەین تێبکۆشین بڕوا دەکەم دەتوانین بسازین و دەتوانین قۆناغی باشتریش بەرەو پێشەوە بچین دەست خۆش کاگیۆجان سوپاس دەکەم کاک پێشەوە جەنابیشت دوا سەرنجی خۆت بە کورتی سوپاس من کاتێک پرسیارت لە کاکیوا کرد وشەیەکت بەکارینە من دەمەوێ بەهۆی ئەم بابەتەوە قفڵی قسەکانم پێ بکەم قسەیەکەی لە ناو شەقامی کوردیە لێرە و لەوێ باز دەکرێت کە گوایە گەنجی ئێمە ئیتیمای نماوە یان بەرامبەر بابەتە نیشتیم نەتەوەیەتەکانە وەکو پێشترە پێشەنگ و پێشڕەونیە لە ڕاستی ئەمە زوڵمێکی زۆرە لەم گەنجی ئەم وڵاتە دەکرێت بۆچی ئەگەر کاتێک گەنجی ئێمە بچێتە ئەوروپا بریتە لە ڕاکردن و بەجێشتنی کوردستان ئەخۆ دەبێت لە وڵاتێکی گەورەی وەکو چینیشە ڕەخنە لە گەنجەکانیان بگرێت کە زۆرترینی بەرەو ئەمریکا دەڕۆن لەوێن دەرەوە هۆکار دەبن کە گەشەی ئەمریکا بگەڕێنەوە وڵاتەکەی خۆیانەوە خۆ دەبێت لە وڵاتێکی وەکو مسری شەڕەخنە لە گەنجەکانی مسر بکرێت کە زۆرترین دەستی کاری مسری لە دەروی وڵاتەکەیەتی لە حاڵەتێکە بزنسێکی باش و ئیکۆنۆمیەکی باش بۆ وڵاتەکەیان دەگەڕێنەوە خۆ دەبێت بە هەمان شێوە ئەمە بۆ هەرێمی کوردستانیشە ڕازبی کاتێک لە هەموو وڵاتان مای دەستخۆشی بن گەنجی ئێمە هۆکاری گەشە سندنی ئەم هەرێمە بووە لە ئیشکردنە لە بازاڕیکردنە لە پێکچواندنی کۆمەلگای ئێمە بە کۆمەلگای ئەوروپیە لە هەموو ئەو گەشانەی کە ئەوڕۆ هەرێمی کوردستان خۆی پێبادەدا یان مای شانازێ لە هەرێمی کوردستانە بەشی شێربە و گەنجانە دەکەوێت کە لە ئەوروپا ئەزمموی ئەوروپایان گەڕاندەوە بۆیە بەش بە حاڵی خۆم وەکو چۆن لە نیوەی پرسیارەکانەوە وتم پێناسەکان بە تێپەڕبوونی کاتەکان دەگۆڕێ بێگومان گەنجەکانی ئێستاش ئێمەیە بە ئەرچی خۆیان هەڵساون و
دەستیان زۆر بە شێوەیەکی بەربڵاو هەیە لە گەشە سەندنی کۆمەلگای کوردی تەنان ئەگە گەنجێک لە ئوسترالیای بێت ئەگە گەنجێک لە ئەمریکا بێت دەستیان هەیە لە گواستنەوەی پێشکەوتنی ئەم وڵاتانە بۆ کۆمەلگای کوردیەوە بۆیە من ئومێدەوارم هەرێمی کوردستان بابەتە نەتەوایەتەکان بخاتە ناو قال بە نەتەوایەتەکانەوە لەوێ حیزبەکانی دەسەڵات و نادەسەڵات هەموو ئەوانە کار لەسەرەوە بکەن کە ئەمانە هێڵی سوورن و حیزبایەتیش دێرکوانە نەبێتە ئامانج بەڵکو بگەڕێتەوە ڕێگە ڕێچکە ڕاستەقینەکەی خۆی کە ئامرازە بۆ جێبەجێکردنی بابەتە نەتەوایەتەکانە. زۆر سپاس بۆ کاک پێشەوەیسی کە لە هەولێرەوە لەگەڵمان سپاس بۆ کاگیواسەی سەلیم کە لە ڕێگەی سکایپۆ لە ڕواندز لە بەرنامەی پانۆراما بەشدار بوون لەگەڵمان سپاسانەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ.